بەناوی خوای گەورە سەڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادگای فیدراڵی عێراق ڕوونکردنەوەی لەسەر مادەی 140 و ڕایگەیاند کە جێبەجێکردنی مادەکە تا تاوابوونی بەردەوام دەوێت و مادەکە لە ڕووی یاساییەوە بەسەر نەچووە. ئەم شەو بە میوان دەرەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆ دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگیری پێشووی پارێزگاری سەلاحەدین هەروەها لە کەرکووکەوە مەلا فەرمان محەممەد شارەزا لە ناوچە جێناکۆکەکان تاوتوی ئەم پرسە دەکەین وەک سەرەوە دەکەین کە ئەم بڕیارەی دادگای فیدراڵی ئایا دەتوانرێت سوودی لێوەربگیرێت و هۆکارەکانی جێبەجێنەکردنی مادەی 140 لە ماوەی ڕابردوودا چی بۆەوە کەم تەرخەمی بەرپرسانی کورد لە ڕووی جێبەجێنەکردنی مادەی 140 چی بوون. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا تا ئەو کاتەی مادەی 140 جێبەجێ دەکرێت کارکردن بە مادەکە بەردەوام دەبێت. لەسەر داوای پەرلەمانی عێراق دادگای فیدراڵی دەربارەی مادەی 140 ڕوونکردنەوەیدا یاساموک وتەبێژی دادگاکە لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت دادگای باڵای عێراق بڕیاری داوە بە بەردەوامبوونی مادەی 140 تا ئەو کاتی بە تەواوی سەرجەم ئامانجەکانی جێبەجێ دەکرێت و بەپێی هەنگاوەکانی مادەی 58 یاسای ئیدارەدانی دەوڵەتی عێراق بۆ قۆناغی ڕاگوزەر کارەکانی تەواو دەبێت. وتەبێژەکەی دادگای فیدراڵی عێراق ئەوەشی خستووەتە ڕوو جێبەجێکردنی مادەکە بۆ ئەوەیە تا لەو ناوچانەدا کە گۆڕانکاری بەسەر دانیشتوانەکەیاندا هاتووە دادپەروەری تێدا بەدی بهێنرێت. ڕوونکردنەوەکەی دادگای فیدراڵی دوای ئەوە دێت. پێشتر چەندین بەرپرسی عەرەب و تورکمان باسییان لەوە کردبوو مادەکە بەسەر چووە. هاوکات بەرپرسانی کوردیش لێدوانی جیاوازیان لەم بارەیەوە دەدا. مەسعود بارزانیش لە ساڵی 2014 لە کاتی چوونی پێشمەرگە بۆ ناوچە دابڕێنراوەکان ڕایگەیاند مادەی 140 جێبەجێ کرا و کۆتایی هاتووە. لە دەستوری هەمیشەی عێراق چارەسەری کێشەی ناوچە جێناکۆکەکان بەستراوەتەوە بە مادەی 140 و مادەکەش لە دوو بڕگە پێک دێت و دەقەکەی بەم شێوەیە. یەکەم دەسەڵاتی ڕاپەڕاندن هەنگاوی پێویست دەنێت بۆ تەواوکردنی جێبەجێکردنی پێداویستەکانی مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەتی بۆ قۆناغی گواستنەوە بە هەموو بڕگەکانیەوە. دووەم ئەو بەرپرسیارەتی لە ئەسەر شانی دەسەڵاتی ڕاپەڕاندنە لە حکومەتی ئینتیقالیدا کە مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی دەوڵەتی بۆ قۆناغی گواستنەوە ئاماژەی پێکراوە بەردەوام دەبێت و دەکەوێتە ئەستۆی دەسەڵاتی ڕاپەڕاندنی هەڵبژێردراو بە گوێرەی ئەم دەستورە بۆ ئەوەی بە تەواوی جێبەجێ بکرێت. ئاساییکردنەوە و سەرژمەری لە کۆتاییدا ئەنجامدانی ڕاپرسی لە کەرکووک و ناوچەکانی تر بۆ دیاریکردنی بەویستی هاوڵاتیان لە ماوەیەکی دیاریکراو کە لە مانگی 12 2007 تێنەپەڕێت. هەرچەندە بەپێی دەستوری عێراق دەبوایە مادەکەی 11 ساڵ لەمەوبەر جێبەجێ کرابە، بەڵام بەهۆی کەمتەرخەمی بەرپرسانی کورد و دەسەڵاتدارانی عێراق لە کۆی 3 قۆناغی مادەکە تەنانەت 1 قۆناغیش بە تەواوی جێبەجێ نەکراوە. بە درێژایی مێژوو ناکۆکی کورد و دەسەڵاتدارانی عێراق لە سەر ناوچە دابڕێنراوەکان بووە، بەڵام دوای ڕوخانی ڕژێمی بەعس خەمی بەرپرسانی کورد لە بەغدا پۆست و پارە و نەوت بووە نەوەک جێبەجێکردنی مادەی 140 و خاک. لە ساڵی 2007 دوای ئەنجامدانی ڕێفراندۆم پارتی وێکێتی و حزبەکانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم لە 150 خاکی کوردستانیان دۆڕاند کە پێک هاتبوون لە پارێزگای کەرکووک و ناوچە کوردەکانی پارێزگای نینەوا و دیالە و سەلاحەدین. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاکە دکتۆر بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین چۆن لە تەفسیرەکەی دادگای فیدراڵی دەڕوان دوایەوەی کە پێشتر مشتومڕێکی زۆرە بوو لەسەرەوەی کە مادەی 140 وادە دەستوریەکەی بەسەر چوو و مردووە، بەڵام ڕۆ دادگای فیدراڵی وتی تا کاتی جێبەجێکردنی بەردەوام دەبێت. بسم الله الرحمن الرحیم. سوپاس بۆ ئێوە بۆم دیدارە و لەسەر ئەم باسە گرنگە لەم کاتە سەختەیشدا بەڕاستی ئەم کاتە ناخۆشەی کە لەم ڕۆژانەدا چەندەها گۆڕی بە کۆمەڵی ئەنفالکراوی کوردی بەسە زمان لە بیابانەکانی سەماوە هەڵەدرێتەوە. بەڕاستی زامەکانی برینەکانی کورد 30 ساڵی پێش ئێستا تازابێتەوە. ئەو بڕیارەی ئەمڕۆی دادگای فیدرالی عێراق محکەمەی ئیتیحادی وەڵامی پرسیارێکە یان استیفسارێکە لە پەرلەمانەوە ئاراستەیان کراوە کە ئایا مادەی 140 کە 12 ساڵ پێش ئێستا لە دستوری عێراقیە کورد وەکو دەستکەوتێکی گەورە حسابی بۆی کردووە و تەسبیتی کردووە لە دستوری عێراقیە،
کە کورد هۆکارێک بوو بۆ سەرخستنی ئەو دستورە و ئەگەر بواە کورد دەنگی نەدایە لەسەر ئەو دستورە ئەو دەستورە بە هیچ شێوەیەک سەرکەوتونە ئەبوو و فەشەلی ئەهێنا. دادگای فیدرالی شتێکی تازەی نەوتووە، هەر ئەوەی وتووە کە ئەمە مادەیەکی دستوریە، هیچ شتێک نییە لە ڕووی یاسایی و قانونیەوە کە ئەم مادە دستوریە پوچەڵ بێتەوە و کسپایر بێت و باوی نەماوی. بەڵامێک نییە بۆوانەی کە پێیان وا بوو کە بۆ نمونە عەرەب و تورکمان دەیان گۆ مادەیە بەسەر چووە، چووکە خۆی لە مادەی 130ە باز لەوە دەکات لە بەرگەی دووەمە تا 31 بە تا مانگی 12 2007 دەبووە جێبەجێ کرا بە یان مادەی. خۆ دیاریکردنی ئەو مدەیە ماوەی 2 ساڵ خۆی لە خۆیان ڕاستی نەوع تەسەڕوعێکی تیا بۆ، چکە تۆ ئەگەر بڕوانی ڕژێمی بەعس بە چەنەها درێژایی چەند ساڵێک توانیەتی ئەو گۆڕانکاریە لە ناوچەکانە بکەوە بە تایبەتی کەرکووک و ناوچە تعریب کراوەکان فەناکرێتەوە ئەو بە قوت کردوێتی بە بێ یاسا کردوێتی تۆ بە یاسایش بەو 2 ساڵە تێیپەڕێنی. کاتێکی کەم بۆ کاتێکی کەم بوو 2 ساڵدانرا بوو. بەڵێ بێگومان سوورەکە پەسەند کرد بێگومان کاتێکی کەم بوو، بەڵام سیاسەتمەدارانی کورد هێزە سیاسیەکانی کورد کاتێک کە چوونە بەغدا و دانیشتن لەگەڵ ئەو هێزانە کە زۆربەی زۆری ئەو هێزانە معارەزە بوون، معارەزەی نیزامی پێشوو بوون، ژێمی بەعس بوون، وایان تەسەور ئەکرد ئەوان بە حوسنی نیەتی خۆیان کە ئەمان شتێکە نووسن لە دستورە و جێبەجێ ئەبێ و دستورە. کێشەی ئەم وڵاتە لە قانونە نییە کە قانون نەبێ و ئاسات نەبێ و دستورت نەبێ. کێشەی ئەم وڵاتە لە دوای ڕژێمی بەعسەوە دوای 2023 بە دواوە جێبەجێکردنی ئەو مادە قانونیانەیە. ئەوە نییە تۆ قانون دەبێ یاسات نەبێ هەتە، بەڵام جێبەجێ ناکری یا لە جێبەجێکردنە ئینتیقائیە ئەو مادەی کە لە قانزاجی منە جێبەجێیەکەم ئەو مادەی کە لە قانزاجی من نیە چەنەها پاساو دێنمەوە بۆ دواخستنی. ئەوانەی کە ئەیانوت ئەو مادەیە بەسەرچووە قسەیەک بۆ لای خۆیان وایان کرد، هیچ بنەمایەکی یاسایی نییە، یعنی لە دستورە نەهاتووە ئەگەر لە ماوەی 2 تا 2007 ئەوە جێبەجێ نەکرا پوچەڵە بێتەوە نەخێرشتیوان نییە. بەڵام بە ڕێی من ڕێی هەندێک لە خەڵکی تریش کە بۆ چوونی قولیان هەبوو لە ینی مەسیری کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بخرێتە مادەیەکی دستوریەوە بەڕاستیەوە، ینی ئەتوانم بڵێم یەکێ لە هەڵە گەورەکانە کە کورد کردی تۆ بۆ ینی دەبوو کورد ڕازی نەبووە خاکی بڵێ تۆ چارەسەری دی پێش ینی ئەگەر بگەڕیتەوە بۆ نیزامی پێش 2023 لە فترەیەکە حکوومەتی بەعس ڕازی بوو کە نیوەی کەرکووک درا بە کورد، کە نیوەی کەرکووک درا بە کورد ڕازی نەبوو. ئێستا تۆتی ئەو نیوەی شەکەپێتی داوای خەیتە مادەیەکی دستوریە کە هیچ زەمانێکی بۆ جێبەجێکردنی بەڕاستی جا بۆیە بەڕاستی ئەبوایە ینی پاداگیری بکرایە، ینی بۆ ڕێکخستنەوەی هێزی عێراقی دەوڵەتی عێراقی تا مەرامەکانی خۆ داواکاریەکانی کە هەمووی داواکاری یاساییە و داواکاری ڕەوایە زۆربەی جێبەجێ بکرێ ئەمجا تۆ هەوڵت بدایە ئەو دستورە سەر بخستایە. بۆیە بەڕاستی ئەو وەختە عەرەبی سونە خۆیمە ینی لەگەڵ ڕێیەکانیانە نیمان، بەڵام لە هەندێ ئارائیانە لە هەندێ بۆ چووری عەرەبی سونە ئەو وەختە لە ڕاستیە ئەبوایە کورد لەگەڵیان بواە بۆ ئەوەی هەندێک لەو داواکاریە ڕەوایانەی کورد جێبەجێ بواە، بەڵام لایەکی ترگیرا و ئەو مادێکرای مادەیەکی دستوری کە ئەو مادە دستوریش لە 2005 تا ئێستا بەداخەوە لەو سێ بڕگەیە جزئێکی زۆر کەمی جێبەجێ. سپاس دەکەم، زۆر سپاس کاک مەلا فەرمان، زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی پێدوایە کورد دەتوانێت لە سوودی خۆی بەکاربێنێت یاخود بە دیاریکراوی کە لە 2005ەوە تاوکو ئێستا کە مادەی 143 قۆناغەکانی چین چەندیان جێبەجێ کراون تاکو ئێستا؟ خۆی بەڕاستی ئەو بڕیاری ئەمڕۆ شێکی تازە نییە، بەڵام لە سی گرنگە، ینی گرنگی هەیە لەوەیە گرنگە لەوەی کە جارێککە مادەی 130 زملو کردەوە وەڵام بوو بووە دوو گروپێک نەیاری کورد کە یانین ئەم مادەیە بەسەر چووە، وەڵامێکی باش بوو بۆ ئەوانە، زاد وەڵامێکیش بوو بۆ گروپێک لە ناو کورد خۆی کە بەڕاستی زۆر سەرڕۆیانە مامەڵیان لەگەڵا کرد، تەنها هێز و بازوویانە بینی
لولەی تفەنیانە بینی پێیان وا بوو لولەی تفەنگی دێتەوە و ئەم منتقێتەوە و مادەی 140 بە تفەنگ جێبەجێ کرا وەڵامێکی باش بۆ ئەم دوو گروپە و ئەوەی بەلای منەوە مهمە ئەم یاسا ئەم بڕیاری ئەمڕۆ دادگای فێرایی دەریکردووە پشتی بە مادە دەستوریەکان بەستووە ئەو مادە مەسەر بۆ نمونە یەکێک لەو مادارەی مادەی 143 پشتی پێبەستووە تۆ سێرکە گرنگی مادەی 143 لە چییە؟ لەوەیە تەواوی یاساکان هەموو ئەوانەی کە سەردەمی برێمەری هەڵۆشانەوەتەوە بۆ یاسای بەڕێوەبردنی دەوڵەت لە شێوکاتی جگە لە مادەی 58 زایدەن بەرگەیەک لە مادەی 53 یعنی کاتە ئەوەی کە گرنگە لێرەوە چی بکرێ باشە یعنی لێرەوە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم مادە دەستوریە بکەوە لێرەوە چۆن فشارەکانی زیاکە ئەوەی کە باز دەکرێت پێشتر زۆر وتراوە زۆر ڕەخنە گیراوە و لەو لە حزبی دەسەڵاتی کوردی و پێشتر لە ئەستا نابووایە ئەمما خەڵک زەوی خۆی چۆن نەخاتە بەردەم چەقۆی ڕاپرسیەوە بەڕاستی چەقۆیشی دوودەمی بێڕەحمە بەڵام ئەمانە ڕۆشت ئەمە کەرکووک وەزعەکەی وایە وەزعی زۆر خراپە تعریب بەردەوامە کورد وەزعی خراپە لە هەموو ناوچەدا براوەکان هەڕەشەی ئەمنی هەڕەشەی سەربازی هەڕەشەی تعریب هەموو ئەمان لەسەرە مادەیەکی دەستوری هەیە چۆن ئەتوانی فشار بکەیت ئەمە گرنگە لێرەوە چۆن هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکەیتەوە و ئەم جارە عەقڵ کار بکات یعنی عەقڵ کار بکات و هێزە کوردیەکان چۆن بتوانن یەک بگرن گرنگی ئەمە لێرە ئەوەیە ئەمەی ئەمڕۆ دادگای فێدرالی کردووەتی وەڵامێکی باشی لەلایەکەوە پەرلەمانی عێراقی داوەتەوە کە پرسیارێکی ئاراستە کردووە وەڵامەکە ئیجابیە کە مادەیەکە زیندووە بە فێرشە زیندووە مادەم تا دەستور مادە تا دەعدیل نەکرێتەوە هەر زیندووە و زایدەن ئەوەی کە ئەبێ کورد ئەم جارە خۆی هەڵکات یعنی خۆی بە عەقڵ کار بکات لەسەرەوەی کە چۆن بتوانێت خاوەن نەگوتار بێت لێرەوە بتوانێت کێشەی ناوچەدابڕاوەکان چارەسەر بکات ئەمە گرنگە ینی بەڵێ بەس سەبارەت بۆی کە تاکو ئێستا ینی لە کۆی بۆ منە 14 ساڵە مادەی 140 کە دەبووە لە 2007 جێبەجێکرابەیە بەرگەکانی چین چەندیان جێبەجێکراون لەو بەرگانە قوربان جا ئەچینە سەر ئەوەی کە بەرگەکان هیچی بەتەواوەتی جێبەجێ نەکراوە دیارە خەتاکان دابەش بکەین زۆر جار لەسەری وترا ئەو بەرگانەی کە هەیە لە مادەی 140 تەنها ئەو مەسەلەی پارە تعویزی پارە دراوەتەوە تعویزی پارە 10 ملیۆن بۆ کورد 20 ملیۆن بۆ عەرەب یا ئەو عەرەب زگەلەوە پارەی عقودی زراعەکانی وەرگرتووەتەوە پارەی مەسەلەن بڵێن ئاباری ئێتیوازی کە خۆی لێی داوە پارەی مەرەشەکانی وەرگرتووەتەوە پارەی هەموو ئەوانەی ژێر عەرز و زەر عەرز بووە لە مادەی 140 وەرگرتووەتەوە ڕۆشتووە کورد تەنها هاتووە 10 ملیۆنەکەی وەرگرتووە بەداخەوە لەگەڵ ئەوەشە کە موافقە هەیە هەموو ئەوانەی کە شملی مادەی 140 کەن گەڕاونەتەوە ئەبێ پارچێکی عەرز بەڕەسمی وەرگرن نا مەسەلەی تەجاوز و ئەوانە بەڕەسمی ئەبێ وەرگیریە ئەمە لە کاتی سەردەمی محافظی پێشوە ئەم بەپێی معلوماتی من ئەم قەرارە هەیە بەڵام محافظ تاخیری کردووە ئیدارەی کەرکووک تاخیری کردووە ئەم هەیە جگە لەوە قۆناغەکانی تر دیارە ینی قۆناغی ئاساییکردنەوەیە بەڵام ئاساییکردنەوە ئێستا چۆن ئاسایی یەکەیتەوە ئێستا قورستر بووە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێستا ئاساییکردن قورستر بووە ئێستا جگە لەوە قۆناغەکەی تر کە دێت قۆناغی هینە سەرژمێریە باشە سەرژمێری لەم حاڵەتە ئێستا کە ئەیکەی کۆمەڵە شروطیش دابنرێت و پاشان ڕاپرسیەکەی مەسەر ڕاپرسی ناکرێت مەسە تۆ دیەی ڕاپرسیەکەی تەطبیق نەکراوە سنووری کەرکووک نەگەڕاوەتەوە دۆخی جاران چەمچەماڵ و ئانەیچی نەگەڕاوەتەوە مەسە من بۆ خۆم پێشنیاری ئەوەکەم ئەگەر کاکە چەمچەماڵ قبول ناکەن هەر بەشە لە قیادەی کوردیش قبول ناکە بەڕاستی بایمە ڕاشکاوە بڵێن بەشە لە قیادەی کوردی قبول ناکە چەمچەماڵ و ئاغزەلەر و کەلار و فڵان و فیساد بێنەوە سەر کەرکووک ئەگەر بە حەویجە بێ بە پارێزگایەک و لە زمنی هینا نەبێ ینی لە زمنی سەرژمێری و ڕاپرسی بۆ کەرکووکان نەبێ ینی ئەوە خۆتە زانیە ینی ئەموو ئەزانە حەویجەیە زابە عەباسەیە هەموو ئەمانەیە ئەمە زۆر کاریگەری
لەسەر هینەکە لەسەر سەرژمێریەکە لەسەر ڕاپرسیەکە لە کەرکووکە بۆیە ئەبێ کورد ئەمجارە مەسەلەن کەم کوڕەکان ئێستا مەسەل لیژنەی پەرلەمانەکە نەماوە مەسەل لیژنەی پەرلەمانی لیژنەیەکی موقەتە بەپێی مادەی 70 لە نظامی داخلی پەرلەمان ئەتوانێت لیژنەیەکی کاتی بۆ خاص بۆ مادەی 140 جێبەجێ بکات ئەوەی کە بەپێی معلوماتی من هەیە ئەم لیژنەی کاری بۆ کراوە تەنها ئەندام پەرلەمانەکانی بزوتنەوەی گۆڕان لە بەغا نێدەری خۆیان دیاری کردووە بۆ ئەم لیژنەیە هیچ حزب بەشێر دیاری نەکردووە ئەمە یەک لیژنەی مادەی 140 بەرەو پوکانەوە چووە یعنی بنیوەی نەماوە لیژنەی مادەی 140 لەگەڵ حکوومەتە ئەوە نەماوە ئەیکاتە ئەبێ تۆ بێ ئەم لیژنانە هەموو زندوو بکەیتەوە قۆناغی یەکەم ئەبێ ئەم لیژنانە زندوو بکەیتەوە بۆی بێ دەست بەکار بیت بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرەمە لای بەڕێز کاک مەلا فەرمان دکتۆر بگەرەمە لای بەڕێز سەبارەت بۆی کە ئایا مادەی 140 هەر تایبەتە بە ناوچە کوردنشینەکان بۆ نمونە لە پارێزگای کەرکووک لە سەڵاحەدین لە دیالە لە نینەوە یاخود بۆ ناوچەی عەرەبیش دەگرێتەوە ئەوانیش هەندێک ناوچیانە بکەوێتە سنووریە مادێ نەخێرتەنیا ناوچە کوردیەکان نییە لە بینی ڕەمادی و لە بینی کەربەلا شوێنەگرێتەوە جێگای تریشمان هەیە تەنیا ناوچە کوردنشینەکان نییە بەڵام ئێمە زیاتر کە باسی مادەی 140 ئەکرێت باسی ناوچە دابڕێنەوەکان ئەکرێت زیاتر ئێرە ئاگرێتەوە زیاتر ئەو جێگایانەی کە دەستکاری کراوە بە سیاسەتی تعریب تەنیا ئێرە نییە بەڵام لەبەرەوەی زۆرتر لێرەیە و ئێمە زیاتر باسی ئەو مۆزوعەکەن چونکە برینەکە برینی ئێمەیە مۆزوعەکە زیاتر پەیوەندی بە ئێمەوەیە بۆ ئێمە زیاتر باسێکن خەڵکی وا تەسەورەکە بەس پێشترەوەی کە پێشتر بڵین کەلار و کفری و چەوچەماڵ و دووس خورماتوش هەمویان لەسەر کەرکووک بوون کفریە خورماتووە چەمچەماڵە ئەو دەوروبەرەیە ناگاتە کەلار بەڵام کێشەکە لە چیە کێشەکە مەترسی گەورە هەیە لەسەر ئەو مۆزوعانە بۆ نمونە باشەمانەیە سەگەل هەر لەسەر کەرکووک باوەکو ڕێژەی کورد یا مەسەلەن ڕێژەی کورد لەو ناوچانە ینی خۆی سێ مەرحەلەی یەکەم تەطبیعی ئەوضاع ینی چۆن تۆ ئەوەی کە عەرەبی هاوردەیە بیگەڕینتەوە ئەوەی کە لە کەرکووک و دەوروبەری کەرکووک ئەو ناوچانە دەرکرا وەختی خۆی بە سیاسەتی تعریب بیگەڕێتەوە جێگەی خۆی ئەو خۆناغە کەمی جێبەجێکراوە زۆر نسبەیەکی کەمی جێبەجێکراوە ئەوە جێبەجێ نەکراوە ئەمجا دوای ئەوە تۆ ئەو ناوچانە بگەڕینتەوە دوای ئەوەی کە خەڵکەکەت گەڕانەوە ئەو ناوچانە بگەڕینتەوە سەر کەرکووک دوایەوەی کە گەڕانتەوە سەر کەرکووک ئەمجا ئیستیفتایەک بکرێت مەترسیەکە لەوایە کە تۆ ئەو ناوچانە مەرحەلەی دووەمت جێبەجێ کرد مەرحەلەی یەکەمت جێبەجێ کرد خەڵکەکەت گەڕانەوە عەرەبەکان تش بردەوە ئەوێ دوای ئەوە هەڵسای ناوچەکانت گەڕانەوە سەر کەرکووک لە ئیستیفتا ئەگەر تۆ نەتیجەی باشت نهێنا خەڵکی دەنگی نەدا نسبەیەکت نەهاورد لە 150 بەسەرەوە کە کێشەکە لەوە ئەو ناوچان شێ دەست ئەچێت ئەمە بۆ خۆی لە خۆیان بەڕاستی کە ینی مەترسی گەورە هەیە لەو مۆزوعە ینی کە کرا مادەکان کە مادەی 58 دوایی کراوە 140 دیراسەیەکی معمق نەکرا یعنی بەدیلی تر تاقی نەکرایەوە ڕاستن هاتن بۆ بادە من لەگەڵ کاک مەلا فەرمانم کە مۆزوعەکە تێپەڕی و ڕۆیشت بەڵام ڕۆیشت ئەبێ حسابی بۆ بکەی بۆ مەخاترانە ئێستا هەندێک سیاسین بودەلایان هەیە بەدیلیان هەیە بۆ مادەی 140 بەڕاستی بۆیە ئەمڕۆ کە باسی ئەوەی کرا محکەمەی ئیتیحادی ئەوتی مادەکەماوەتەوە کە خۆی هەندێک حتا لایەنی کوردەکانیش بێتاقەت بوون لەوینە وا تەسەورەکەن ئەمە پیلانێکەوە ئەمە ئەوەیە ڕاستە خۆ گۆڕانکاریی گەورە کراوە لە کەرکووکە بەتایبەتی ئەمە لە کەرکووکین لە خورماتووە لە دەوروبەری مووسڵ بەڵام زیاتر لە خورماتوو لە کەرکووکە گۆڕانکاریی تەواو کراوە عەرەبی زۆر هێناوراتەوە نفوس نەقل کراوە ئەمامی مخالفی دستورە من تێناگەم لە کەرکووک نییە بۆنمە تعریب بۆنمە لە سنووری دیارە بۆنم لە خانەقین چۆن نییە لە سنووری پازگە سەلاحەدین لە بەڵێ نەقلی نفوس تعریب چیە نەقلی نفوس بەڵێ نەقلی نفوس دێنن خەڵکەکە گەڕێتەوە نەقلی نفوسەکەەوە مادێکی خلافی دستورە یعنی بێ پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا هەموو خلافاتیان بنەنە لاوە هەموو دەنگ بکەنە یەک ئەمەی کە ئەکرێت ئەو بەرپرسانەی لەو ناوچانە ئەیکەن چی محافظ بێت چی نفوس بێت چی قایمقام بێت چی وەزاری داخل ناوخۆ بێت ئەمە خلافی دستورە مادەی 140 عکسی ئەوەیە ئەوان عکسی مادەی 140 ئیشەکەن ئەگە مادەکە مادەیەکی دستوری ئەبێ پەرلەمانتارەکان لە ئێستاوە دەستکەنە ئیشی یاسایی و ئەوە بورژێنەوە نەک تۆ بێ دەنگ بیت و خەریکی خلافاتی بینی خۆت بی فلان کوتلا لە پەرلەمانە لە کاتی دەنگدان بە یاساکە ئینسیحابی کرد بۆ ئینسیحابی کرد سەبەبی ئینسیحابەکەی چییە تۆ یەکسەر دژی مەڕۆ قسەی پێ مەکە
سبب انسحابەکەی چیە مەترسیەکانی چییە ئێمە بەڕاستی تاکو ێستا بە عاتیفەوە لەگەڵ شتەکان تعاملەکەین ینی ئەوان تەنیا لە دژی مادەی 140 نین بەڕاستی دژی زۆر شتن دژی زمانی کوردین دژی ئاڵای کوردستانن ئەمڕۆ ئەوەی کە بینیمان لە بیابانی سەماوە ینی خەڵکی هالە کە سوکاری ئەنفال کراوەکان لە چی وەزعێکان تۆ هاتوویتە زیاتر برینەکەیان قوڵەکەیتەوە کەسێک هەرزەکار بەڕاستی لە تەمەنا زۆر مناڵە دوو نەجمەی بەستووە نازانی ئەو نەجمانە حەقیقینیان ئەوەنە ئەڵێ عەلەمی کوردی نابێ بێتش ناڵە عەلەمی کوردستانیش تایسە و بەڕاستی ینی ئەوان بەو عەقلیەتە لەگەڵ ئێمە تەعاملەکەن بە ئێستایشەوە ئیستیعابی ناکەن ئێمە لەم ڕۆژانەدا لە کەرکووک لە کاتی تاقیکردنەوەی تاقیکردنەوەکان لە کاتی امتحاناتە کە زمانی کوردی مادەیەکی دوستوریە مامۆستامان لە مووسڵەوە بەهاتبوون دوو مادەی وەزاریمانە بوو ڕازی نابن بە کوردی جواب بدرێتەوە بەینەما ئێمە چەند ساڵە لە زانکۆی کەرکووک بە کوردی جواب بدرێتەوە بە کوردیش تەصحیحکرێت تا پەیوەندی کرا لەلایەن هەندێک برادەرەوە بە وەزارەتەوە کێشەکە چارەسەرکرا بۆ هەیە کێشەی ئەوان لەگەڵ ئێمە کێشەیەکی نەتەوەییە هەندێک جار ئەو کێشەیە ئیکەنە کێشەیەکی عقایدیش کێشە عقایدەکە خەتەرترە لەسەر ئەوە فتوای بۆ دێننەوە باسی هەندێک شت ئەکەن ڕاستی ئێمە ئەبێت لە مەسەلەی عاتفیەکە دەرچین بچینە پەرلەمانتارەکان لایەنە کوردستانیەکان هەر هەموو پەرلەمانتارەکانمان لە بەغدا سەرۆک کۆمار وەزیرەکان هەموو ئەوانەی کە لەوێن کارەکەن ئیشی یاسایی بکەن لەسەر ئەم بریارەی محکەمەی فیدرالی کە ئەمڕۆ دووبارە تازەی کردەوە شتێکی تازە نیە بەڵام تازەی کردەوە چۆنڵێ تاکیدی کراوە کە ئەو مادەمادێکی دوستوری ئیشی لەسەر بکەن ئەگەر بڕوانی خەڵکی ئەڕۆی ملیۆنەکەی وەرئەگرت دوای ماڵشی ناچووە کەرکووک ئەو زیانی کە تەوزیع کران لێ بڵێ زۆریش ینی ئەبێتەوە وەکو نەتەوەی سەیریکە نەکوکو ئیسفادەیەکی مادی 10 ملیۆن ئەوان 20 ملیۆنیشیان پێدرێ پارچەی زەویشیان پێدرێ ناڕۆنەوە بەینەما ئەوەی ئێمە بەس بۆ 10 ملیۆنەکە هەندێکی ناڵێم هەمووشی هەنێکی خەڵکی نەتەوەیشمان هەیە هەنێکیشمانە بۆیە ئەبێ لەسەر ئەم شتانە ئیش بکەین ئێمە وەکو کورد لەو ناوچانە لەسەر ئەم مەوزوعانە ئیش بکەین لە مەوزوعی عاتفیەت و ئەوە دەرچین بچینە بەڕاستی کەم و کورتەیەکی زۆر هەبووە لە جێبەجێکردنی مادەی 140 تەنیا ئێمەوان تاوانوار نەکەین کاوان بەڵێ مقصر بووینە ئێمەش زۆر بەجددی ئەو مەوزوعانە نەگیراوەتەوە ینی هەندێ ڕۆتین هەبووە هەندێ بەرپرسکاک حەکیمیان شتێک هەیە لە ناوچە دەبڕانڕەوەکان ئەوەی کە بەرپرس بێ لەوێت بەرپرسی ئیداری بەرپرسی حیزبی ئەبێ جورئەتێکی تیابێ ئەبێ چاونەترس بێت لە جێبەجێکردنی هەندێک بڕیاردا چکە ئەگەر ترست هەبێت لە جێبەجێکردن هەندێک ڕۆتین هەیە تێیپەڕێنی بۆ لایەنەکانی تر هەندێک ڕۆتین هەیە تێپەڕێنن ئێمە بترسینەوە ڕۆتینانە لە جێبەجێکردنی مادەی 140 و پارەوەرگرتنەکە و زەوی تەوزیعکردنەکە زۆر بە ترس و لەرز و بە هەندێک ڕۆتین و شتی بەسیتەوە خۆیان خەریکە کرد ئەبووە مای تاخیربوونی لە ماوەی 2 ساڵان نەتوانرا لە 100 نەک 2 ساڵ تا ئێستا نەتوانرا لە 100 ئەتوانم بڵێم لە سی تێپەڕ نەبووە بڕگەی یەکەم جێبەجێ بکرێت ئەم ڕاستی کێشەیە ئەمە کەم و کورتیە سپاسم کاک مەلا فراوان گەرم و لای بەڕێزت سەبارەتەوەی کە بەڕێز وتت تاکو ئێستا لیژنەی مادەی 140 هاتەندە لە پەرلەمانی عێراق بڕیاردراوە پێک بێنرێ بەڵام تاکوی سەردەست بەکار نەبووە ئەمە کەم و کوریایی لەسەر راستی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لیژنە پێکەنراوە یاخود لە کارنامەکەی حکوومەتەکەیدا شتێک بە ناوی جێبەجێکردنی مادەی 140 قوربان ئەوەی کە کەم و کوڕەکان پەموتە دابەشە بێت من نامێ بسمەوە سەر کەم و کوڕەکان دیارە هۆکارەکانی پێشوو دیارە و دیارە چێ دەسەڵات چەند بەرپرس بووە سەرکرداتی پارتیوێچێتی لی بەرپرس بوونە و خەڵقی نەخوێنەوەیان داناوە بۆ مەسەلەی مادەی 140 و بۆ ئەو مەسەلەی یاساییانە بەڕاستی پێی پێ نەبردووە و ئەوەنەی خەریکی نەوت و خەریکی بوجە و خەریکی کۆمەڵە شتتر بوونە شتی شخصی بوونە لە بەغا ئەوەنە خەریکی پرسی زەوی و پرسی کەرکووک و ئەوان نەبوونە ئەمانە کۆتاییان پێ هاتووە بەڵام لەمە دووە من باسی کەم و کوڕەکانم کرد مەسەن لیژنە حکوومیەکە ئەبێ زیندوو بکرێتەوە بۆ حکوومەت لیژنەی مادەی 140 ئەو لیژنەی موەقەتەی کاتێ لە پەرلەمانە ئەبێ زیندوو بکرێتەوە من باسم کرد کە بەپێی معلوماتی من ئەوەیە کە پەرلەمانەکانی گۆڕان نوێنەریان ئامادە کردو بەڵام حیزبەکان تر ئامادەیان نەکردووە و ئەبێ لیژنەی مادەی 140 خۆی کە بەشەشی نەماوە ئەندامەکانی بەڕاستی سەر لە نوێ تازە بکرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان
ئەنی بەڕاستی ئەبێ ئەوش لەوەش لیژنە دروستکە بۆ متابعە لەگەڵ هەموو ئەمانەیە من داوا لە خەڵکی ڕۆشنبیری کەرکووکەکەم لێرە بەولاوە خۆیان بکەن بە خاوەنی و گروپ دروستکەن و بزوتەوە دروست بکەن بۆ ئەوەی فشار بخەنە سەر حزبی کوردی دەسەڵاتی کوردی و فشاریش بخەنە سەر بەغا چونکە تەجروبەی ڕابردوو پێمان دەڵێ کە فەشەلیان هاوردووە لە جێبەجێکردنی مادەی ١40 و جێبەجێکردنی پرسی کەرکووک نەکە فەشەلیان هاوردووە بەڵکە کەرکووک و کەرکووچەکانیان گورگان خوارد کردووە یعنی بۆی ئەمە دووبارە نەبێتەوە و هاوکاری ئەوانیش بین و فشارێکی جەماهیری فشارێکی ڕۆشنبیران گروپ دروست بکەن و لێرە فشار بکەن یعنی خۆیان بە خاوەن بزانن هەنگاوەکان بنێن کاکە ئەگەر زەوی خەڵقی لەسەر نەبێ مەسەڵەن ئێستا بڕۆ دێیەکانی شوان ساڵەیی دێیەکانی ماما عەلەغێر لە مەنتقەی دووبێس هەموو ئەوانە باشە خەڵکی نەهاتوێتەوە خەڵک لە دارەتووە لە بنسەڵاوەیە لە دیانەیە لە مشێنەکانە یعنی چۆن کارێکی وا بکەین لە سلێمانی چۆن کارێکی وا بکەین ئەمانە بگەڕێنەوە لە هەموو گرنگتر هەر بەرپرس حیزبەکان بە بگەڕێنە بەرپرسی ئەم شارە کە شاعیرەکانمان ئەدیبەکانمان نووسەرەکانمان ئەگەر ئێمە خاکمان بەلاوە گرنگە ئەبێ بگەڕێنەوە زگەرەوە ڕۆژە جارێکیان لە پیاگەزە وڵاتێک سەرەکایی سوالکەری تیانە ئەڵێ ئەرەکا کە ئێوە ئەم وڵاتیەوە دیارە زۆر دەوڵەمەندن سوالکەری تیانە ئەڵێ ناکا کە ئێمە یەک سوالکەرمانەیە لە جاتی هەموو خەڵک هەموو لە سوالەکە ئەوەی سەرۆکەکەمانە ینی بەڕاستی ئەبێ سەرۆکی ئەوەی بە کورد یەکێ خۆی بەسەرۆکە زانێ ئەبێ وا بکە بۆ مەسەڵی ما کەرکووک و شوێنەکانی تر ئەبێ ئەم حکوومەتە بەڕاستی بێتە سەرخەت و ئەبێ دەوڵەمەندەکان دەستکراوە بن ئەبێ تاچی کورد خۆی سەخی بێ وەک ئەوەی داخلەی مناڵەکانمان باواز لە گلەی بێنین کاکە پرسی خاک مهمە ینی هەموو بێنە سەرخەت و لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەبێ میلەت خۆی بە خاوەن پرسەکە بزانێ ئەبێ ڕۆشنبیرانی کەرکووک مەسعودی تاریخیان لەسەرە خۆیان ڕێکخەنەوە ڕێکخەنە بەماناوانە دژی حزب و دژی خەڵکو ئەوانە نا تەریب بن و فشاری خۆیان بکەن و ببن بە خاوەن بڕیار و کاریگەری بکەن تاسیری کولی بکەن لەسەرەوەی ناوەندی بڕیار ئەبێ هەموو خەڵک باش بزانێ لا يزال ناکۆچی پارتی وێچەتی لە قیمەیە یعنی حتا دانانی ئەم محافظە من تاقیبم کردووە یعنی جۆرە لە فێڵی تایە بەڕاستی ڕەنگە سەر نەکرێ لەبەرەوە ئەو ناکۆچیە ئەوەنە زەق بۆتەوە لێنی وای لێ هاتووە لە هەر ڕۆژێکە شەڕی ناخۆ بتەقێتەوە لە هەر ڕۆژێکە مەسەلەی بازرگانی لە بێنان بتەقێتەوە بۆیە ئەبێ ئەرچی ڕۆشنبیرانی کەرکووک بە تایبەتی و هەرێمیش دوو ئەرکە یەکیان خۆی بە خاوەن پرسەکە بزانێ و لە نزیکە متابعی بکە فشار دروست بکە دووش فشار بکە بۆ ئەوەی ڕێگرت بێ لە بەردەم هەر ڕووداوێکی نەخوازراو ساحی کوردستانە دیارە لە مەسەلەی هەولێرە لە مەسەلەی منطقەی برادۆسە چی خەریکە ڕوو ئەدا هەموو ئەمانێ بە زۆر وشیار بین ینی وەزعەکان هینە خەتەرە بەڕاستی وەزعی ناوچەکە ئەکوڵێت بۆیە ئەبێ گرنگە کورد ئەم جارە خاوەن یەک گوتار بێ پرسی زەوی لە پلە یەکەمە لە ئەولەویاتی کارەکانمان بێت کەرکووک باقی شتەکانی تر هەمووی سانەوی بن سوپاس دەکەم کاکمە لە فەرمان ئەگەر وا بکەین ئەوە توانی سەرکەوتوو بین ئەگەر وا نەکەین ئەم جارش بە دەردی جاران نەچین و مادەی 140 چونکە ئێمە چەکمان تاقی کردەوە هاتن کەرکووکیان ئەوەتە کەرکووک پێشمەرگەی لێ بۆ ئێستاکانی پێشمەرگەی لێ نەماوە مەخمور و هەموو شوێنەکانی تر هەروە باشە چەکە تاقی کردەوە ئێستا فرسەتێکی باشە لە بەرزە فرسەتێکی دەستوریە فرسەتێکی یاساییە ئەوەی کە گرنگە چی ئەوێ عەقڵی ئەوێ بەکارانی عەقڵی خەبیری ئەوێ هەموو ئەمانەی ئەوێ کە قوی ئەزەڵی نەما کاکەژە قوی ئەزەڵی تاقی کردەوە فەشەلی هاورد بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە قوی ئەزەڵیش بەکاربێنی ئەگەر خەڵقی خەبیر و عاقڵە لەگەڵ لەبێ ئەوە نەتیجەکەیەتی ئەگەمان لێ بوو هەموو دنیا هاواری کرد ڕفراندۆم مەکەن کراوە نەتیجەکەی بەوە گەیشتین بەداخەوە بۆیە ئەبێ سەر لە نوێ خۆمان هەڵکەینەوە فەرسەتێک هاتوێتی پێشەوە ئەمەی بڵێن دادگای فیدرالی مۆزوعەکەی تازە کردوێتەوە شتی تازەی نەکردووە بەڕاستی سپاس دەکەم گروپی داوەتەوە و تازەشی کردوێتەوە بۆیە پێمان دەڵێ
بەڵێ سپاس دەکەم دیارە گوێتان لە ئێمە دواتەگەرم بۆ لای بەرز لە بەرەوەی ناوبڕمان هەیە داوای لەبرن لە بەرز دەکەم بەڵێ بینێرانی بەرز ناوبڕێک و دەکەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. لەبێت بینەرانی بڕست دکتۆر گرم بوو لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی تەرخانکردنی بودجە بۆ مادەی 140 پێ دوایە ساڵانە کەمی بۆ تەرخان کراوە قۆناغی یەکەم کە جێبەجێ نەکراوە بۆەوەی بودجەوە بووە چونکە بازڵەکەی کە لە بودجەی 2019 لە قۆناغی یەکەم ئەمساڵ 50 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە. ئێمە پێشەوەی باسی کەمی بودجەکە بکەین باس لەواکەین ئەو بودجانەی کە تەرخان کرابوو پێشتر هەمووی سەرف کرابوو یا سەرف نەکرابوو. سەرف نەکراوە ینی لەگەڵەوەی کە کەمیش بووە کەمیش بۆ سستێکە بۆ لە جێبەجێکردنەکە بەڕاستی پێتەڵێم کاکەکیم ئێمە ئەبێ بۆ ئەو مادەی 140 لە ڕوانگەی نەتەوەیی و نەک لە ڕوانگەی من چەند ئەڕۆمەوە ئیسفاداکەم چەند ئەڕۆمەوە لەو پارەی ئیسفاداکەم و دەگەڕێمەوە شوێنی خۆم. ئێمە بەرپرسانی کورد کەم تەرخەم نەبوون ئەگەر قۆناغی یەکەمی مادەی 140 بە پارە جێبەجێ دەکرێت ینی هەوڵی جدیان نەداوە بۆچی مەسەلەن لە چەند ساڵە 4 ساڵە بودجەیەکی باشی بۆ تەرخان نەکرا بۆ لانی کەم قۆناغی یەکەم بەبڕێ بچێتە قۆناغی دووەمەوە تەنیا پارە نییە 20 میلیۆن ئەدەنێکی قەرەبڵیە قۆناغی یەکەم ئاساییکردنەوە بەڵێ 20 میلیۆن ئەدەنەوە عەرەبانەی کە هاتوونە بۆی بگەڕێنەوە پارچەی زەویشیانە دەنێ ئەویش کە کوردای گەڕێنەوە جێگەی خۆی 10 میلیۆن و لەگەڵ پارچەی زەویە بەڵێ پارەکە پارێکی بەڕاستی ئەو وەختە زۆر بوو ئێستا ڕاستە کەمێک پارەکە مهم بۆ قمترە بەڵام وەختە زۆر بوو بەڵام کەم و کورتی هەبووە لە جێبەجێکە سستی هەبووە جورئەت نەبووە لە تێپەڕاندنی هەندێک معاملاتی ڕۆتینە هەندێک سەختەکاری کراوە لەو شتانە هەندێک هەیە مەشمول نەبوونە ئەستن ئەویان وەرگرتووە ئەمانە هەمووی شتیا کراوە طبعاً ئەمانە هەمووی لەلایەن کوردەوە بڵێ ئەمانە هەمووی این بووە دوای ئەو زەیانی کە تەوزیع کراوە وەرە سەیری کەرکووک کە سەیری شوێنەکانی تر بکە بە چی شێوێک تەوزیع کرا ئەوانەی کە زەویان وەرگرتووە
حیزبەکان کە زەویەکانن تەوزیع کردووە دایانەتە کێ دایانتە خزم و کەسوکار خۆیان 1000 متر و 1500 متر و 600 متر دراوە و هیوای شەیە ئێستا لە کریا دانیشتووە و کوردی دڵسۆزە و جێگای نییە مەترێ زەوی لەو کەرکووکە دانیشێ بۆیە بەڕاستی پێویستەکە ئەمانە هەمووی ئیعادەی حیساباتی تیا بکرێت کورد کەلیمە و شەی بکاتە یەک هێزەکانی بخاتە یەک بە بەرنامەیەکی ڕوونەوە دەست کاتە ئیشکردن میدیایەکی هادوو ئیعلامێکی هادئ ئیشی بۆ بکات کەسانی معتەدیل و بیانڕە و لەو شارانەدا لەو شوێنەدا بخاتە گڕ و ئیش بکە خاوەن شەهادە و ئەوانەی کە ئەزمونیان هەیە بە تایبەتی لەگەڵ نەتەوەکانی ترە ئەمانە هەمووی کاریگەرن بۆ ئاسایکردنەوەی وەزع لەو جێگایانە بۆ ئاخۆ ئامادەکردن بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە ئەگەر بە جددی قەنەعەتمان وایە کە ئەو مادەیە کێشەی کەرکووک حلەکە کێشەی و ناوچانە چارەسەرەکات ئێستا ئەمڕۆ بن خیتاب و قسەی نەتەوەکانی ترم خوێندەوە ئەڵێ هەرچەندە مەحکەمەی ئیتیحادی وتوویەتی مادەی 140 مادەیەکی دوستوریە و زیندووە و پوچەڵ نەبووەتەوە لەو غۆ نەبووەتەوە بەڵام ئەوە چارەسەری کێشەی کەرکووک ناکات زیاتر باسی کەرکووکەکەن ئەڵێ ئەوەی کە چارەسەری کێشەکەکە تەوافوقە جابا ئێمەش لەسەر ئەو مۆزوع ئیش بکەین با لەسەر تەوافوقیش ئیش بکرێ و لەسەر ئەوە شێواشەوە جێبەجێ بکرێ ینی ئەم بەڕاستی یەک خیارمان نەبێ ئێمە تەنیا ئەلیفمان نەبێ ئەگەر ئەلیف جێبەجێ نەبوو خوتەی با و خوتەی جیممان چییە باش بەس پێت وایە یەکێتی و پارتێکی ئێستا لەسەر دانانی پارێزگاری تا ئێستا بە تەواوەتی بۆ دانانەکەی مەسەن دیاری کراوە بەڵام نەگەشتونەتە ڕێکەوتن لەسەر مادەیەکی 140 بتوانن بگەنە ڕێکەوتن کە و هەموو ئاڵۆزی و دەکاری تێدایە وەزعی مادەی 140 ئەوە نییە بەشی من و بەشی تۆی تێدا بێ وەکو پارێزگار نییە پارێزگار من ڕازینم لەسەر ئەوە ڕازینم بەڵام هەمویان متتەفقن هەموو هێزە سیاسەکان نەکتەنیا ینی ئەمە ڕاستی هەموو نەکە ناخینە سەر مادە سەر یەکێتی و پارتی ئەی لایەنەکانی تر چەند هەوڵیان داوە بۆ جێبەجێکردنی ئەو مادە لایەنەکانی تر چەند ینی متعاتف بوون لەگەڵ جێبەجێکردنی ئەو مادە چەند ئیعلامیان ئیشی بۆی کردووە هەموو لایەنە کوردستانیەکان بە تایبەتی و دوو لایەنە چووکە دەسەڵاتیان بەدەسا جا بۆیە ئەو خلافی لەسەر محافظ هەیە تەرخەمبوون لە کاتێکە لە کەرکووک بوون محافزیان بەرز نەبووە بەشێکیان ئەندامیان جومەنیان نەبووە ڕەنگە بەڕێوەبەری نەحەیەکیان نەبوو بێ هەموو شێوەیە بە هەموو شێوەیەک تۆ ئەتوانی مشارک بی یارمەتی دەربی بۆ جێبەجێکردنی مادەی 140 بە قسەیەک لە کەناڵی پەیامەوە بە بەرنمەیەک لە کەناڵی پەیامە تۆ یارمەتی دەربوویتە بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە گرنگیدان بەو مادانە بەو مۆسەلە قەومیانە لە مەسایلەکانی تر کە ئێستا کێشەی ئێمەیە ئەوە جوزئێکەلەوە بەڵام یەکێتی و پارتی ئەوە لەسەر محافظ ناکۆکردن لەسەر جێبەجێکردنی مادەی 140 ناکۆکرین چونکە ئەوە مەسەلەیەکە بۆ منوتۆنیە بۆ هەموو کوردە بەڵام باز دەکەی کە چەندە ناکۆکیە لەنەوە عێراق و هەرێم ئەوەندەش ناکۆکیە لەناو یەکێتی و پارتی سەبارەت بەخستنەوەیان سەر هەرێم و هەندێکیان پێیان وایە کە مەسەلەن لەگەڵەوە دانین هەندێک لایەن بخێتەوە سەر هەرێم بەڵێ هەر نەک بەست یەکێتی و پارتی حتا لەناو یەک حیزبیشدا بۆ چوونی جیاوازە لەسەر ئەو مۆزوع ینی تۆ بۆیە پێتەڵێم ئەو مادەیە لە ئەسڵا کە دروست بوو دیراسەیەکی معەمەق و قوڵ نەکرا بۆ ئەوەی بەدیلی تر نەبوو ڕاستن چوونە سەر ئەوە ئەبوو ئایا زەخت بکرایە سپاس دەکەم کاک مەلا فەرمان سەبارەت بە مەسەلەوەی کە بەرز وتت دانانی پارێزگار وتت فێڵی تێدایە ئێستاش ڕێک نەکەوتون ئەگەر ڕێک بکەون یارمەتی دەرە بۆ مەسەلە ئەم بڕیارەی کە ئەمڕۆ دادگای فدراڵی داوەتی و یارمەتی دەرە بۆ مەسەلەی سەرژمێریش کە وا بڕیارە لە مانگی دەی ساڵی داهاتوو بەڕێوەچێت زەدی من باسی یەک دوو خاڵم کرد یەکیانەوەی کە باسی جوتیارەکانم کرد کە چەند مقەسر بوونە لەوەی کە نەچوونە عەقدە زەرایەکان بگۆڕن نەچوونە تاپۆکان بگۆڕن بە دوای کارەکان نەڕۆیشتون چکۆ ئەوانی بڕوایان وا بووەتەوە ئیتر پێشمەرگە لەو ناوەیە و بەهێزی چەک و ئەوانە تەوا عەرزی خۆیانە و پێویست ناکات لە ڕووی یاساییە بە دواداچوونی بۆ بکەن یاری کارەکانە تاوا نەبوو بەڵێ گوێمان لێ فەرموو بەخوا دەنگەکە نابیستم کاکە جان فەرموو ئێستا فەرموو قسە بکە کاک مەلا فەرمان بەڵێ جا ئەوە ئەم جارە مەسەن بۆ نمونە سەردانی ئەو دیانەم کردووە سەردانی ئەمشە و سەرگەڕانەوە ئەوانە جوتیاری وایە مەسەنەڵێ ئەوە خۆی ماڵەکەی لاهینە لە هەولێرە خەڵقی ئەو دێیە بەڵام لە هەولێرە لەوێ ئازەکەی بەجێ هێشتووە ئەڵێ دیفاع لە ئازەکەم بکەن باشە چۆن دیفاع بکرێت دەتۆ خۆ وەرەوەزە ئازەکەی خۆت یعنی لێرەش ئەمە هەیە
بۆیە ئەرچی دەسەڵاتی کوردی ئەوەیە چۆن وا لە خەڵک بگەڕێتەوە. مەسەڵ منێ دێنمەوە لە ساڵات 1948 ئیسرائیلەکان لە کەروکەوە عائلەی یەهودیانە بردەوە بۆ ئیسرائیل بۆ ئەو کاتە عائلەی تقریبا $7,000 تێچوو. یعنی تۆ بەڕاستی ئەبێ هەوڵ بەی چۆن تەرجەعی خەڵک بەرپرسەکانی خۆت بکەێتەوە بێنەوە سەر جێگە و ڕێگە و گوند و شار و دیهاتەکانی خۆیان. ئەمە زۆر مهمە، ینی ئەمە خاڵ یەکەمە لە جێبەجێکردنی مادەی 140. پاشان مەسەلەی محافظ ئەمە مەوزوعێکی ترە جیا لە مەدرسە. مەسەلەی محافظ و شتەکان ئەمە نیشانەی ئەوەیە کە چەند ئەمانە ڕێکن کە چەند تەبان چەند خاوەن یەک گوتار و یەک قسەن. من پێم وایە من دایق گومانم ئێسکەوە 28 ساڵە دەسەڵاتی ئەم دوو حیزبە بەڕاستی بەوەش خوێنە نهاتوون، ینی هێزی پێشمەرگیان نەخستەوە کۆمەڵە شتەیە تا ئێستا دوو ئیدارە بە عەمەلی لەسەر ئەرزی واقع. ئەمە سقەی پێ ناکرێ. من بۆ خۆم بە کەرکوچێک سقە ناکەم بۆ دوو دەسەڵاتە، بەم دوو دەسەڵاتە حیزبیە سقە ناکەم و هیوادارم دەست بەکار بن، دەست بخەن ناودەستیەک لەگە خەڵک لەگە حیزبەکان تر لەگەڵ هەموو ئەوانەیە بۆی بتوانن بۆی حەلێکی باش بدۆزنەوە. جگەلەوە ئەنی بەڕاستی ئەمە لەگەڵ تورکمان و عەرەب و پێکاتەکانی ترە، یعنی ئەبێ بەڕاستی ڕوحی چینە و ڕق و تۆڵە لابەرین، یعنی ئەمە بەتەواتی لابەرین چکە ئەو دێت تۆڵا کاتێت تۆسی تۆڵاکەیتەوە ئەم تۆڵەکردنەوە قەتاو نابێ. یان دەبری ئەو مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا کە نەیکردو توانێت لەمەدا بیکات، یعنی باشە مەسەڵەن پەرلەمانی کوردستان یاخو سەدان خەڵکی بەسەر تورکمان و عەرەب و ئەمانە بۆ بەرژەوەندەکان نایبێت بۆ کوردستان بۆ هەز دەکە بەسەر بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان کابرایکی تورکمان نەبێت لە کەرکووکە مەسەلەن. تۆ ئەبێ کارێکی وا بکەی کە دڵنیای بکەی بەرژەوەندەکانی لای تۆ پارێزراوە نەک لایەشێکی تر. لەبەرەوە ئەبێ مراجعەیەکی ئام بکەیتەوە ئەم لە بەنگی خۆمان حیزبەکان خۆ بەخۆی خۆیان گرنگتریشت ئەوە گرنگتریشت ئەوەیە چۆن خەڵکی کورد ئاش دەکەیتەوە کاکە خەڵکی کورد خۆی تۆراوە بۆ دەنگدان ناچێ ڕقی لەم حیزبانەیە پێی وایە ئەم حیزبانە سەبەبی هەموو کارەساتەکانن، یعنی ئەبێ کارێکی وا بکرێت خەڵکی کۆتیش ئاش بکرێتەوە. بەڵێ ئەی سەبارەت هەنگاوەکان ئەبێ هەنگاوەکان هەنگاوی ژیرانە بدرێ بۆ ئەوەی بتوانین بەسەر کۆتوانە ئەم جارە لە ڕووی دەستوری لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ بەغا بکەین، چۆن مامەڵە لەگەڵ مادەی 140 بکەین، چۆن مامەڵە لەگەڵ پێکاتەکانی تر بکەین بەڕاستی. بەڵێ ئەی سەبارەت بە حکوومەتی ئێستا سەبارەت بەوەی کە ئێمە دەستی ناوچە جێناکۆکەکانمان هەیە و وەزیرێکیش دیاری کراوە بۆ مامەڵەکردن بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد کە خەڵکی کەرکووکە، بەڵام ئێمە نەمان بین لە سەردانی شاندەکەی حکوومەت هێرێن بۆ بەغداد ئامادە بێ لە هاتنی وەفدی عێراقیش بۆ هەولێر ئامادە نەبوو. پێ دوایە دەبێ ئەم جارە مەلەفی کەرکووک بکرێتە مەلەفی یەکەم لە حکوومەتی ئێستا لەگەڵ عادل عەبدولمەهدی. کاک حەشیم گیان جارێ با ئێمە بزانین ئەرچی ژووری ئەو ژوورەی کە دانراوە بۆ ناوچە دابڕاوەکان ئەو دەستەی کە دانراوە، یعنی ئەرچی ئەم دەستەیە ئەوەیە کە وەکو ئەوەیە کۆمەک و یارمەتی لە حکوومەتی هەرێم هەندێک پرۆژەی بچووک بچووک دێنێ و دەهێنێتەوە، ینی ئەوە نییە احتیکاکی لەگەڵ بەغا ئەوانە بێ بەڕاستی، ینی ئەمە بزانین ئێستا مەسەڵەن یەکەم هەنگاو بەغەڵغی دەستی پێکردووە پارتی وێشێتی ئەم دوو حیزبە دوو کەسیان ناردووە بۆ بەغا، دوو کەس نوێنەری کەرکووکە لەگەڵ حکوومەتی بەغایە و ئەوەی بەبێ معلوماتی من ئەندامانی ئەنجومەنی هەردوو لە ئەم وێشێتی هەم پارتی ناڕازین، ئەنجومەنەکەی پارتی ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی کەرکووکن کۆبنیان کردووە لەگەڵ مەکتەبی سیاسی پارتیان ناڕازین لەوە کە پرسیان پێ نەکراوە بە هەمان شێوە شینەکانی ێژێریش ناڕازین. یعنی ئەمان زۆر فەوقی کارەکانەکەن زۆر فەوقی، مەسەن ئەو لیژنەیە کە لەگەڵ بەغایە نەهاتوون پیاوێکی شارەزا، پیاوێکی محامی، پیاوێکی قانونی یاخو پیاوێکەوەی شارەزا بێت بە لیژنەکان فراوان کەن خەڵقی تازە بەرن، خەڵقی شارەزا بەرن، خەڵک بەرن لە عقودی زراعی بزانێ، خەڵک بەرن لە کێشەکانی کەرکووک بزانێ. نا ئەمان فەوقی هەوەکو ئەینە مفاوەزاتی ساڵی نەوەتەکان و بەڵی کوردستانی هەموو ئەوانەیە. ئەبێ ئادەی نەزەر لەم تەشکیلێش بکرێتەوە. سێرەکە ئێستا ئەوە وەفدەکە دانراوە، ئەو دەستەی کە دانراوە بۆ هین بۆ ناوچە دابڕاوەکان ئەو دەستەیە ئەسڵەن وجودی نێ لەو لیژنەیە. فەقیرە چی بکە؟
بیانی هێشتا تا ئێستا ئەبریدارەکە بۆ دەردەچێتە دانەداوە. بەڵێ زۆر سپاسی بەڕێز دەکەم. سپاس کاک مەلا فەرمان. دکتۆر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بۆی کە تەوقیتی بڕیاری محکەمەی فیدرالیست مەترسیەکی تێدا یاخود ئەو سەرژمێری کە ساڵی داهاتوو دەکرێت لە مانگیدا هیچ پەیوەندێکی بە مادەی 140 مەترسی لەسەر دانیشتوانی کورد ڕێژێکەم بێ ناوچە جێناوکوکان بەگشتی کەمە مەترسیە سەرژمێری ئەگەر لە هەموو عێراقا بکرێت ڕەبتی بە مۆزوعی 140 نییە بەڵام ئەگەر تەنیا بۆ کەرکووک بکرێنە ئەوە بزانم مۆزوعەکە گشتیە بەڵام مەترسی لەسەر کەرکووکە نەکسەر 140 مەترسی لەسەر کەرکووک ئەو ناوچانە هەیە مەسەلەی چونکە وەزعی کوردی ئێستا لەو ناوچانە خراپە کورد زۆر کۆچی کردو کە بەڵێم لە خورماتوو کە سەرێستا سەر بە سەلاحەدین لە کەرکووک لە شنگال و لە مەخمور و بڵێناوانە بڵێ خەڵکی زۆر کۆچی کردو ئەوەیشی هاتووە تا ئەم ناوچانە لە 16 ئۆکتۆبەر بەدواوە زۆری نەگەڕاوەتەوە خەڵکێکەکە نەگەڕاوەتەوە نەک زۆری ئەوانەی هەنە کۆمەڵێکی لەو خەڵکە نەگەڕاوەتەوە وەزعی باشە وەزیفەی نییە لەوێ هیچ مەساڵحێکی لەوێ نەما نەگەڕاوەتەوە زەرری هەیە و من متأکدم لە کاتی هەرچینێکیشا نسبەیەک لەو خەڵکە هەناگەڕێتەوە ئیمانی بۆ مۆزوعانە نیە بۆیە خەتەرە لەسەر مۆزوعە هەخۆی انتخابات لە کەرکووکە خەتەرە لەم ڕۆژانە من ئەبینم لە بازی سیاسی وڵا باشە ئەمە شتێکی باشە چەند ساڵە لایەنەکانی تر ڕازی نەبوونە ئەمە بکرێ ئێستا بادام ئەکرێ شتێکی باشە ئەوە یاسەنجمەنی پارێزگەکان کوری خەتەری تێدا بەڵێ چۆن تیای نییە زروفەکە خۆی لە خۆیان زروفی کەرکووک و زروفی ناوچەدا بڕێنەکان ئێستا خەتەرە بە تایبەتی کەرکووک ئەوە کەی پێوەرە تۆ بڵێ چەند ساڵە نەکراوە مادام ئەم ساڵ ئەکرێت ئەی باشە بپرسە لایەنەکانی تر چەند ساڵە بۆ دژی بوون ئێستا بۆ لەگەڵیان دیارە مۆزوعەکە لەبارە بۆ نسبەت ئەوانەوە دوایی ئەوەی لە کەرکووکە ڕۆدا لەگەڵ نەتەوەکانی تریشە هەنێکی دەستی دەرەکیە ینی ئەوە نیە تۆ تورکمانێک دانیت و قەنەعەتی پێ بکەیت و لەگەڵی هەدکەی ئەو بەرنامەیەک بجێبەجێەکە ئەوە کێشەکە لەوێدایە کێشەکە لەوەدایە کە بەرنامەیەکە ئەجندەیەکە جێبەجێ ئەکات من لەگەڵەوەمە نەزرەی تورکمان لە کەرکووک زۆر جیاوازە لەگەڵ نەزرەی عەرەبە چونکە تورکمانیش لە کەرکووکە دژی تعریبە تعریب زەویەکانی ئەوانی گرتووەتەوە دەوروبەری کەرکووک هەندێک لەو زەویانە زەوی تورکمانە تعریب کراوە تورکمانیش دژی تعریبە بەڵام عەرەبەکەی ئەوەیە ئێستا کە سوڵتەی بەدەسەوەیە دژی تعریب نییە و هەوڵەدا تعریب بکات بۆیە ئەبێ جیاوازێک بکەیت لە بینی هەردوو لایەنە زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی ئێستا ڕێژەی کورد زۆر کەم بۆتەوە کە لە سەر و سەرژمێریە مەترسیە بێ کورد زۆر کۆچی کردووە کوڕ ڕێژێستا دابەزی بۆ کەمتر لە نیوە ناتوانانی بڵێن کەمتر لە نیوە بەڵام کەمی کردووە قیاسن بۆ وەختی ینی پێش 16 ئۆکتۆبەر پیاسن لە انتخاباتەکانی ترە جیاواز بووە دوای هەندێک لە برادرانیش قیاسی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکان قیاسەکەنە سەر مۆزوعی پەرلەمان لەوانەیە لەوە فترەیە زروفێک بۆ کورد هەڕەخسا بێت ئەم جارە نەهەڕەخسێ بەڕاستی مەترسیە سەرژمێرین مەترسیە انتخاباتیش لە کەرکووکە مەترسیە کاک مەلا فەرمان زۆر بە کورتینی خولەک سەبارەت بە ئەگەر شتێکت نابێت لەسەر چارەسەر بۆ ئەو ناوچانە و هەوڵدان بۆ جێبەجێکردنی مادەی 140 بە کورتی بێ سپاس دەکەم یەک ملاحەزەیەک ڕاستە کورد زۆر ڕۆیوە لە کەرکووک لە دەوڵەت خورماتوو هەموو ئەمانە بەڵام ئەمانە نفوسیان هەر ماوە ینی مافی دەنگدانیان هەیە لە هەر وەختێکا بێنەوە ئەتوانن دەنگ بن ئەمە جێی مەترسیەکە نییە بەڵام مەترسیەکە ئەوەیە ئەو وەزع ئەسکەریە ئەبێت تەطبیع بکرێتەوە و ئێستاش کورد من پێم وابێ کورد هەر زۆرینەیە لە کەرکووکە و ئەگەر مادەی 140 وەکو خۆی جێبەجێ بکرێ تەطبیع و ئاسایی و هەموو ئەوانە بکرێتەوە کارێکی باشە بەڕاستی ئەم جای ماڵوێرانیە و جگەلەوە لە هەموو ماڵوێرانیتر ئەوەیە کە ئەگەر کورد جارێک کە تەئکید دەکەمەوە ئەگەر یەک گوتاری سیاسی نەبێت بە ئام پرسی کورد و پرسی ناوچەدا بڕاوەکان ئەدی فەشەل دێنینە من جارێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان مەلا فەرمان محەممەد شارەزار لە کاروباری ناوچە دابڕێنراوەکان هەروە دکتۆر ئەمین عەزیز جەواد جێگیری پێشووی پارێزگاری سەلاحەدین سپاس بۆ میرانی بەڕێز سپاس باوکارانم خواتەمەڵ